سەرۆکۆزیرانی ئیتالیا لە هەرێمی کوردستانە کەمێکی دیکەش کۆبوونەوەکانی لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان دەست پێ دەکات لە کوردستان 24ەوە توانن بیبینن، بەڵام لە چەند ڕوەیەکەوە هەرێمی کوردستان بۆ ئیتالیا گرنگە، بە هەمان شێوە ئیتالیاش بۆ هەرێمی کوردستان گرنگە. بەڵام ئەمەوێ سەبارەت بە ئەو بابەتانە زانیاری زیاتر بخەمە ڕوو کە کۆبوونەوەکان بە چ شێوازێک دەبن لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێشوازی لێکرا دوای کۆبوونەوەکی کورد سەردانی چەند لایەنێکی دیکە دەکەن بە تایبەتی ئەو شوێنەی کە مەشق و ڕاهێنانی سەربازانی ئیتاڵی بەهێزەکانی پێشمەرگە دەکرێت و بڕیارە کەمێکی دیکەش لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان کۆبێتەوە. بەڵام لە ڕووی شوێنەوار و کولتوریەوە ئیتالیا بۆ هەرێمی کوردستان گرنگە، بۆ پێی هەرێمی کوردستان شوێنەواری مێژووی زۆری تێدایە، ئیتالیاش بۆ خۆی وڵاتێکە کە خاوەن شوێنەواری کۆنی مێژووی سەردەمی ڕۆمانیەکانە. من زیاتر قسە دەکەم سەبارەت بەم لینک و پەیوەندیانە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا خورشید سەرۆکی سەندیکای شوێنەوارناسانی هەماهەنگی ڕۆما و هەولێر لە بواری کولتوری و لەگەڵمان دەبێت زۆر بەخێر بێ. ئەمەوێت سەبارەت بە هەماهەنگی کولتوری نێوان هەولێر و ڕۆما زیاتر قسە بکەین. ئیتالیا چۆن لە بواری شوێنەوارناسی و کولتوریەوە هاوکاری هەرێمی کوردستانی کردووە، تیمەکانی ئیتالیا لە هەرێمی کوردستان توانیانە چه خزمەتێک پێشکەش بکەن؟ وەکو دەزانن ئیتالیا لە ڕووی شارستانێتەوە کە شارستانێکی هەری کۆنی هەیە و خبرەیەکی یەکجار زۆر باشیانێ لە پاراستنی شوێنەوارەکانی خۆیان و ئەو هەماهەنگی کە ئێمە هەمانە لەگەڵیان دەگەڕێتەوە بۆ ساڵی 2006 کە لە پەیکۆلی لە سلەیمانی کاریان کرد، بەڵام ئیشە هەرە زۆرەکەی دەبینین لە دوای 2010 دەستیان پێکرد. ئەوە بوو لە هەولێر پەیمانگای عێراق بۆ پاراستنی شوێنەوار و کەلەپور لە وەزارەی خارجی ئیتالیا لە ڕێگای بەغداوە بۆ ئەوەی ترێنینگ یاخود تەدریب بە کەوادری شوێنەواری هەموو عێراق بکرێت لە هەولێر. ئەوە بوو لە 2011 تا 2018 ئەوان بەردەوام بوون و دەتوانین بڵێن سەدان کەس بەشداریان کرد لە خولەکانی جۆرا و جۆر لە GIS لە پاراستنی ناوچە شوێنەوارەکان، لە دەستنووس، لە حاج، لە هەموو ئەو کەلوپەلانەی کە لە مۆزەخانەدا نەمایش دەکرێتن. دوای ئەوە دەبینین ئیتالیا بۆ نمونە پۆلیسیانە پۆلیسی کارابینەری کە وڵاتێکی تاکە وڵاتە لە ئەوروپا پۆلیسیان هەیە تایبەتە بە بواری شوێنەوار. ئەوانە لە هەولێر لە ڕێگای وەزارەتی ناوخۆ لەگەر بەڕێوەبەراتی گشتی شوێنەوار لە کوردستان و پەیمانگای عێراقی توانیمان خولی جۆرا و جۆر بکرێتەوە بۆ شوێنەوارناسان، بۆ کارمەندانی وەزارەتی ناوخۆ، بۆ ئەوانەی کە لە فڕۆکەخانە کار دەکەن بۆی بزانن چۆن تەعامل لەگەر ناوچە شوێنەواری دەکەن. بەڵێ ئێستا چەند تیمی شوێنەوارناسانی ئیتاڵی لە هەرێمی کوردستان هەن و کارێکنەوە پشکنین دەکەن، پەیوەندیان لەگەڵ شوێنەوارناسی و بواری شوێنەوارناسانی لە هەرێمی کوردستان چۆنە؟ وەکو باسم کرد لە سلەیمانی ڕۆلیان هەبووە لە پەیکۆلی و بەردەوامن تا ئێستا ئەو ساڵی 2022 لە گەرمیانیش هەمان ئەو کارە دەکەن، کاری ڕێپێوی شوێنەواری لە نێوان سلەیمانی و گەرمیان ئەوەیان لە هەولێر لە هەلێوە و عەلیاوە کە دوو شوێنی شوێنەوارین ئەم ساڵە ئەم وەرزەی چوو هاوینێ کاریان تێدا کرد. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە تیشتی بێخینە سەر ئەوەیە کە ئیتالیا ڕۆڵێکی زۆری لە دهۆک هەیە. لە ساڵی 2011 تیمێکیان کە هاتن لە کوردستان گەڕان هەموو شتێکمان بۆ دابینکردن. ئەوە بوو لە 2011 تا ئێستا لە دهۆک، لە جەروانە، لە فایدا، لە خەنەس، ڕیپێوی شوێنەواری لە منتەقەی ئاکرێ، بەردەڕەش و لە 16 دەی 2022 بە ئامادەبوونی سەفیر باڵوێزی ئیتالیا و قونسلی ئیتالیا، وەزیری شارەوانی گەشت و گوزار، پارێزگاری دهۆک و شوێنەوارناسان یەکەمین پارک لەسەر ئاستی عێراق و کوردستان کرایەوە کە پارکی شوێنەواری بوو و دەتوانم بڵێم 1,400,000 یۆرۆ لەلایەن ئەوانەوە ترخان کرا بۆ ئەو پرۆژانەی کە دەکرێتن. باشە، هەرێمی کوردستان ئامادەیەوەی تێدایە بتوانێت ئەم ئەزمونە لە ئیتالیا وەربگرێت و ئەو خزمەتەی کە ئیتالیا بە هەرێمی کوردستانی دەگرێت لە بواری شوێنەواری و کولتوریەوە بەکاری بهێنێت چیتان کردووە لەم بوارەوە؟ بەتەکید دەتوانێت چکە ئێستا شوێنەوارناسانی ئێمە شان بەشانی ئەوان کاریان کردو. ئەتوانین بڵێن بۆ نمونە ئەگەر ئەوەی فایدە کە 10 شوێنی شوێنەواریە نیوەیان شوێنەوارناسانی ئێمە لەگەڵەوان ئیشان کرد بە بەڵام ئەوان پێشکەوتون دەتوانین سوود لە ئەزمموی ئەوان وەرگرین لە باری هەڵکۆڵینی شوێنەواری، لە بواری ڕێپێوی شوێنەواری، ئەو ئامێرانەی کە ئێستا سەردەمیانە دەرچوونە و دەتوانین لەگەڵەوان تیمێکی ئێمە بەر لە 2 هەفتە بە سەرۆکاتی بەڕێوەبەری گشتی شوێنەوار لەوێ بوون و عەقدێکیشیان کرد بۆ ئەوەی بتوانن لە ساڵی ئایندەدا
تقریبا 30 شوێنی شوێنەواری لە لێواوی بەنداوی مووسڵ کە دەکەوێتە باشووری دهۆک کاری تێدا بکرێتن. باشە ئەو سەردانانە هەر بەردەوامن لینکتان لەگەڵ شوێنەوارناسانی ئیتالیا و ناوەندەکانیان چۆنە بە تایبەتی لە زانکۆکان لە ئەو کەسانی کە لەو بوارەدا کاری ئەکادمی دەکەن تا ئێستا تیمی ئێوە چۆتە ئیتالیا یا ڕاهێنەرانی ئەوان هاتوونەتە ئێرە بۆ ڕاهێنان و مەشقکردن بە شوێنەوارناسانی هەرێمی کوردستان؟ بەڵێ بۆ نمونە تیمەکان بەردەوامن لینکێ هەمانگیمان بەردەوامە و لە ساڵی 2015 لە ڕووی شوێنەواریوە خۆم یەکێک بووم لەو شاندەی کە چوینە شاری فلۆرەنسا کە فلۆرەنسا بەناوبانگە لە شوێنەواری کە بکرێتە دەستە خوشتی شاری هەولێر بۆەوەی هەماهەنگی بکرێتن لە هەموو بارێکەوە. بەڵێ باشە ئەم سەردانە چەندە بەگرنگ دەزانن کامڕۆ سەرۆکۆزیرانی ئیتالیا لە هەرێمی کوردستانە دوا هەرێمی کوردستان بۆتە پێکەیەکی گرنگ بۆ ئیتالیا وڵاتانی ناوچەکە ئەتوانێت چەندە سوود بەخش بێت لە هەموو بوارەکاندا بە تایبەتی کولتوری و بواری فەرهەنگی و پەیوەندی ئەم دوو وڵاتە بێکەوە. وەکو باسم گانی ئیتالیا وڵاتێکی گەورەیە وڵاتێکی زلهێزە وڵاتێکی خاوەن شارستانیەتە ئەزمموی ئەوان بۆ ئێمە زۆر گرنگە ئێمە خاوەن شارستانیەتێکین لانکەی شارستانیەتە کوردستان خاوەن سەدان شوێنی شوێنەوارین هەزاران شوێنی شوێنەوارین و ئەو شوێنەواریانە دەتوانین بڵێن سەدا ئەگەر بڵێن دەشی تا ئێستا کاری تێدا نەکراوە ئەوەی تر هەمووی دەکرێت لە ئایندەدا بە هەمانگی لەگەڵ ئەم تیمانە لەگەڵ وڵاتانە و بەتایبەتی لە وڵاتی ئیتالیا کاری تێدا بکرێت و سەر لە نوێ مێژووی وڵاتەکەی خۆمان بنووسینەوە. باشە پێتان وایە کاتێکم دەرفەتانە بۆ هەرێمی کوردستان دەڕەخسێت چی پێویستە کە هەرێمی کوردستان لەم بوارەدا بیکات بە تایبەتی وەکو بەڕێزت سەرۆکی سندیکای شوێنەوارناسانی ئەبێ هەرێمی کوردستان چۆن کەڵک لەم دەرفەتە زێڕینانە وەربگرێت؟ ئەوەیە کە هەموو ئاسانکاریەکیان بۆ بکە بەڕاستی یعنی ئەو نمونەی کە هێنامەوە ساڵی 2011 خۆم مەسەلەن لەگەڵ پەیوەندیم کرد لەگەر سەرۆکی زانکۆی سەلاحەدین ئەو کاتە و لەگەر وەزیری ڕۆشنبیری ئەو کاتە کاو مەحموود بەڕاستی هەردووچیان هاتنە پێش و هەریەکە سیارەیەک و شوفێرێکیان خستە بەردەستی ئەوان و ئەوان بۆ ماوەی 13 ڕۆژ لە کوردستان گەڕان و ئەو شوێنانیان دۆزیەوە کە ئەو شوێنانیان دۆزیەوە ئەوە بوو پارساڵ یان هەر ئەو ساڵ لە ڕووی دەتوانین بڵێن اکتشافاتێکی جیهانی بوو کە لە کوردستان ڕوویدا ئەو هەموو پەیکەرانە دۆزرایەوە ئەو هەموو شوێنەوەریانە تۆمارکران ئەو خۆی لە خۆیدا تۆمارکردنی مێژوویەکەم بوو. باشە دۆکو سندیکای شوێنەوارناسان لە حکوومەتی هەرێمی کوردستان چی پێویستە بکرێت بۆی کە ئێوەش بتوانن کەڵک لە ئەزمموی وڵاتانی جیهان ئێستا ئیتالیانە بێت وڵاتێکی دیکە بێت وەربگرن و ئەمە تا چەندە ئەتوانێت یارمەتی دەربێت بۆ هاندانی زیاتری شوێنەوارناسان یا خوێندنەوەی زیاتر لەم بوارەدا؟ شوێنەوارناسانی مە بەڕاستی بێبەشن لەوەی کە ئێستا هەر هەمویان لە زانکۆکان دەردەچن و دانامەزرێن و ئێمە پێویستیمان پێیەتی کە ئێستا بەڕێوەبرەتەکانی هەولێر دهۆک سلەیمانیە سۆرانە گەرمیانە زاخۆیە ئاکرێ ئەوانە هەموو بەڕێوەبراتین بەڵام کادری شوێنەوارناس تەعین نەبووینە و ئەوانە بخرێنە ناو ئەو دەستگایە بتوانن لەو ڕێگایەوە خزمەت بە وڵاتەوە بگەین. ئایا ناوەندێکی هاوبەش هەیە لە نێوان شوێنەوارناسانی هەرێمی کوردستان و شوێنەوارناسانی وڵاتانی دیکە بۆ نمونە ئیتالیا بۆی کە ئەم لینکانە لەم ڕێگەیەوە ئاڵوگۆڕ بکرێن یا پەیوەندیەکان لەو ڕێگەیەوە بکرێن؟ بەداخەوە تا ئێستا بۆچی وەکو سندیکان نەبووە بەڵام لەگەڵ زانکۆکان لەگەڵ شوێنەوارناسان بە تاکید هەمانە و لەگەڵ دەرەوە با بڵێن عێراق و وڵاتانی عەرەبیش هەمانە بەڵام لەگەڵ ئیتالیا ئومێد دەکەین ئەوش دەگەڕێتەوە بەڕاستی لەسەر ئەو کەسانەی کە لە قونسڵیانە بۆ نمونە لە ساڵی 2011 ئەو قونسڵەی کە لە هەولێر بوو زۆر پەرۆشی ئەو بوو کە بایەق بە بواری شوێنەوار دێت و شوێنەوارناسانی ئیتالی ڕابکێشی بۆ هەرێمی کوردستان ئەوە جاری واش لەسەر ئەشخاص ڕادەوەستیتن ئەو کارەیە. زۆر باشە. ئیتالیا بەتایبەتی ڕۆمای پایتەختێکێکە لە ئەو شوێنانەی کە بەلانکەی شارستانیەتی ئیتالیەکان دەناسرێت و هەروەها کۆمەڵێک شوێنەوار و ئاسەواری دیکەی تێدایە. سەردانی قوتابیان لە هەرێمی کوردستانە بۆ ئیتالیا شوێنەوارناسان بۆ ئەوێت تا ئێستا کارتان لەسەرم بابەتە کردووە بۆی کە ئەو سەنگەی کە ئیتالیا هەیەی لە بواری شوێنەوارناسی لەگەڵ هەرێمی کوردستانی بگۆڕنەوە؟ پێشتر لە بەڕنامەی زانکۆدا بە تایبەتی زانکۆی سەلاحەدین کۆریجی ئادا بەشی شوێنەوار پرۆژەمان هەبوو کە ساڵانە قوتابیان بۆ ناوەوەی وڵات ینی دۆ کەولێر سلەیمانی شوێنەواریەکان ببینن و
و ساڵێکیان دەفەتێکمان بۆ ڕخساندن کە قۆناغی چوار لە سووریاوە تا دەگاتە بەتڕای ئوردن هەموو ئەو شوێنەواری و قەڵاکانی سەلاحەدینی ئەیوبی ببینن. جارێکی تر بۆ تورکیا بوو ئەوەی تر بۆ هۆڵەندا بوو لە بەرنامەشدا هەبوو بەڕاستی بەڵام ئەو قەیرانی کە هاتە پێش نەکرا بەڵام خۆمان وەکو مامۆستایان وەکو شوێنەوارناسان لێرە و لەوێ مەسەلەن ڕۆمامان بینیوە و شارەکانمان بینیوە و کاری ئەوانمان بینیوە ینی لە چه ئاستێکدان. بەڵێ بەڕێز دکتۆر عەبدوڵڵا خورشید سەرۆکی سندیکای شوێنەوارناسان زۆر سپاس کە لە ستۆدیۆی کوردستان 24ەوە لەگەڵمان بوویت. زۆر سپاس بە بەڕێز.